و هەر کارێکشم کردبێ پێچەوانی فەرمانەکانی ئەڵڵا و ڕەسوولەکەی بێ پەشیمانم و داوای لە خۆشبوون لە خۆی گەورەکەم. دینی ئیسلام جوانترین دینە و ئەو بەرنامەیە کە خۆی گەورە بەوانی دانا و جوانترین بەرنامەیە. بەبەر چاوی خۆمە مردوونە، بە نوێژنەکەری مردوونە، بە شێوازی ناشرین مردوونە. ینی ئەو گەنجە کەرکووکیەی کە تاوان و خراپەکاری نەما لە تیکتۆک ئەنجامی نەدات، ئێستا وازی لە هەر هەموو کارە خراپانەی هێناوە. باسی کاپتن ساڵحتان بۆ دەکەم. لە ماوەکانی ڕابردوودا لە تیکتۆک لە ڕێگەی لایڤ و ڤیددیۆوە کاری زۆر نەشاوی بە خەڵک پێشان دەدات، بەڵام ئێستا وازی لە هەموو ئەوانە هێناوە. ڕەنگام کاپتن ساڵحی کە ئێستا لە سەرم عارەبانەیە شیرینی دەفرۆشێت نەیناسنەوە، زۆر جیاواز بێ لەگەڵ کاپتن ساڵحی تیکتۆک. ئێستا ئەوەی کە دێت شیرینی لێ دەکڕێت دەستخۆشی لە دەکات لەوەی کە وازی لە هەموو کارانە هێناوە و بە جۆرێک جۆرەکان خۆشەویست بۆ لای خەڵک. سەلام عەلەیکوم کاک ساڵح، سڵاو لێبێت. عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵا، بەخێر بن. زۆر سپاس. چۆن بوو بڕیاریەوە دا کە لە تیکتۆک ئەو هەموو کارە ناشرینە تا ڕادێک کردت، بەڵام ئێستا وازە لە هەمووی هێنا و پەشیمانیت؟ بەڵێ الحەمدوللا، فەزلی خۆی گەورەیە. سەرەتا مێ بڵم فەزلی خۆی گەورەیە. دووەمیش هۆکاری ئەوەیە کە بە شوێن دینەکە گەڕاوم و شارەزا بوومە لە دینەکە. بێگومان دینی ئیسلام جوانترین دینە و ئەو بەرنامەیە کە خۆی گەورە بەوانی دانا و جوانترین بەرنامەیە. هەوڵەدەم پەیڕەوی ئەو بەرنامەیەکەم بووی ئینشاءڵڵا سەرفرازی ئەم دنیا ئەو دنیا بوو و هەر کارێکشم کردبێ پێچەوانی فەرمانەکانی ئەڵڵا و ڕەسوولەکەی بێ پەشیمانم و داوای لە خۆشبوون لە خۆی گەورەکەم. ئینشاءڵڵا هەوڵەدەم لەسەر بەرنامەی ئیسلام بڕۆم. باشە. هیچ نمونەیەکت بینی لەوەی کە ئەگە هەر هەڵە بکەیت هەڵە بکەیت ڕۆژێک لە ڕۆژان دێت کە بگەڕێتەوە سەر ڕێگەی ڕاستەقینە، دوور بکەیتەوە لە هەموو کارانێکی کردوتە؟ بەڵێ بەدڵنیایەوە من چەنا برادرم و چەنا برادری نزیکم کە پێشتر برادریمە بۆ لەگەڵانە بەبەر چاوی خۆمە مردوونە، بە نوێژنەکەری مردوونە، بە شێوازی ناشرین مردوونە. ینی ئەوە بۆتە ئینزارێک، بەڕاستیەوە ئینزارێکە بۆ ئێمە کە بەیانی دووبانی سەری ئێمەش دێ. جا الحەمدوللا خۆی گەورە ئەو فەزلیە بوو بەسەرمانەوە کە منی هیدایەتدا ئینشاءڵڵا بۆ شێوازە ژەمرین. سواز بە خۆی گەورە من بۆکو ئەوان نەبووم، هەوڵەدەین لەسەر ڕێگە ڕاستەکە بین و بۆ شێوازەش بمرین ئینشاءڵڵا. فەزلی خۆی گەورەیە. باش، ینی تۆ تیکتۆکت بە شێوەیەکی خراپ بەکارهێنا پێشووتر، بەڵام ئێستا بە شێوەیەکی زۆر جوان بەکاری دەهێنیت. یعنی ئەوەی کە هەیە تیکتۆک دەتوانی بە شێوەی خراپ و ناشرینش بەکاری بهێنی. پەیامت چییە بۆ ئەو گەنجانەی کە لە تیکتۆک بە شێوەیەکی خراپ دوور لە عورف و عادەتی کۆمەلگا تیکتۆک بەکار دێنن، چنێو دەدەن، کاری نەشاو دەکەن لە لایڤەکاندا؟ بێگومان کارێکی زۆر ناشرینە. بەڕاستی پەیامم ئەوەیە بۆیان لێرەوە پیان ئەڵێم ئەوان کە شتێکی ناشرینەکەن بێلەوەی کە خۆیان گوناحبارە من بۆ نمونە تۆ جنێوێک گەدەی پەنا بەخوای گەورە شتێکی ناشرینەکەی چەند کەس لە دوای تۆ دووبارەی بکاتەوە بێ لە گوناحەکەی خۆیان ئەوەنە گوناحش بۆ تۆ نووسێت. جا بۆیە شتێکی باشی بکەی بۆ شێوەیە ئەگەر نیەتەکەت ئیخلاسی تایبە بۆ خۆی گەورە بێت. جا بۆیە من پیان ئەڵێم لە ئێستەوە دەرفەتێک لە بەردەستانە هێشتا نەمردوونە، تەوبە بکەن. یەکەم شت تەوبە بکەن، دووەم شت هەر ئاوانە بە شوێن دینەکەدانە بگەڕن، تەڵەبی عیلم بکەن، پاشان دەستکەن بە کەسابەتێکی حەڵاڵ. ڕابردوودان واز لێبێنن زۆر احتیاجیە، بەڵام کە تۆ مردی و دەرفەتە نامێنێ. ئێستاکەنە و دەرفەتە ماوە تەڵەبی عیلم بکە، بگەڕێنەوە لەبەر خۆی گەورە و کەسابەتی حەڵالکە، سەربەرزی ئەم دنیا و دنیابی. هاوڕێی خراپ بۆ هۆکارەوەی کە تو کاری خراپ بکەی لە تیکتۆک؟ بەڵێ بەتاشید نەبێتەوەی کە مەدحی خۆمەکەم، کەسێکی زۆر باش بوومە، ئەوەی کە لە نزیکەوە ناسیمێتی کە سوکارەکەم یان دەروجینارەکانم ئەزان کەسێکی زۆر باش بوومە، بەڵام هاوڕێی خراپ هەر شتێکم کردو پێشتر هاوڕێی خراپێمی کردوانی وتێتی تۆرە ئەم شتە بکە ئەو شتە بکە. منیش زۆر شارەزانە بوومە چوومە بە قسەی هاوڕێی خراپم کردو. الحەمدوللا ئێستاکانە هەر کەسێ لەسەر ڕێگەی ڕاست نەبێ من برادری ناکەم، هاوڕێتی ناکەم. هەر کەسێ هاتوچووی مزگەوت نەکات و عەقیدەیەکی پاکی نەبێ هاوڕێتی ناکەم. چەند برادێکی باشم هەیە لێرەوە سڵاو ڕێزم هەیە بۆیان بەڕاستی کە تاڵب عیلمن، کەسانی باشن، ئەوانش کاریگەریان هەیە بەسەردەوە، چونکە هاوڕێی خراپ کاریگەری بێ بەسەردەوە. حەدیثیشی لەسەرە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ المرء على دین خلیلی، هاوڕێ لەسەر دینی هاوڕێکێتی. ئەگەر هاوڕێکەت باش بێت تۆش باشە بی، هاوڕێکەت خراپ بێت تۆش خراپ بی. باشە، پێشەوەی ئەم گفتوگۆیە بکەین، ئەم راپۆرتە بکەین، باسی ئەوت کرد کە پێشووتر هەر کەسێک جنێی پێم بدایە جنێوم پێدا. ئێستا ئەگەر کەسێک جنێوت پێدا کاردانەوەی تۆ چی دەبێت؟ بەڵێ بێگومان پێشووتر لە بەلاش قسەم بە خەڵک نەوتەوە، بەڵام کەسێک قسەی پێم بوو تا پێمەدا، بەڵام ئێستش پەشیمانە لای خۆی گەورم، داوای لە خۆشبوون لە خۆی گەورەکەم. ئێستا هەر کەسێک قسەی ناشرین بە هەموو کەسێ وترێ، ینی دژاتی پێغەمبەران کراوە، دژاتی کەسانی زۆر کراوە کە ئێمە پێیان ناگەین، دژاتی هەرەکری، چونکە ئێمە لە دنیای حەق و بەتاڵمانەیە کە تۆ لەسەر حەقەکە بووی هەرچی بەتاڵێ لە دشتە وەستێ، هیچ کەسێ نیە ینی هەموو کەسێ خۆشی بێت. باشە، پێم بڵێ ینی ئەوانەی کە دێن شیریندا دەکردن
جگە لەوەی کە لە نێو کەروکۆ دێن سەردانی دەکەن لە کوێ دیکە شۆ دێن سەردانی دەکەن. بەڕاستی ڕاستێکی ئەم دوو ڕۆژە منیان زۆر دڵخۆش کردووە لێرەوە دەستخۆشی لەو کەساناکەم کە سەردان مەکەن بەڕاستی منیان زۆر دڵخۆش کردووە کەسانێک دێن ینی جیا لە چینی گەنجان کەسانێک دێن تەمەنیان زۆر گەوریە سەروی 40 ساڵ 50 ساڵ دەستخۆشیم لێەکەن دێنە لێرە پێم خۆشە منیان دڵخۆش کردووە لە شارەکانی ترەوە لە سلێمانی و لە ئەولێرەوە ینی ئەوە نەبێت نەڵم خاص بەلای من دێن دەستخۆشی لێکەن لەوەی کە گۆڕانکاری لە ژیانی خۆتدا کرد. بەڵێ دەستخۆشیم لێکەن لە جیا لە چینی گەنجان تەمەنی زۆر گەورەش دەستخۆشیم لێکە ئەڵێن زیاد لەبەر تو هاتووینە ینی شەر نییە لە شارەکەەوە ینی ڕێیان کەوتو دێرە وەڵێن با سەردانی تۆش بکەیت لەبەروی کە گۆڕام بوومەتە کەسێکی تر الحەمدوللا فەزلی خۆی گەورەیە. ئێستا ئاسوودەیت الحەمدوللا ئێستا زۆر ئاسوودەم بەڕاستی کە بەیانیان نوێژەکەمەکەم و دێم بۆ ئیش زۆر ئاسوودەم وازەم و دنیای منە ینی بەڕاستی جاران ینی هەر ترسێک لە دڵما بوو ئەموو بەم شێوازە بمرم بۆ شێوازێنی پێم ناخۆش بەڵام ئێستا الحەمدوللا کە ڕێگە ڕاستەکەم هەڵبژاردووە زۆر دڵخۆشم ینی بەم شێوازە بژمرید سەربەرزیە الحەمدوللا فەزلی خۆی گەورەیە. باشە باسی شیرینەکەتمان بۆ بکە تا چەندێ خواستی لەسەر خەڵک دیان شیرینیدا سوپاس بۆ خۆمەڵایی ڕاستێکی خواستی زۆری لەسەرە لە ئێستا الحەمدوللا لە ئێستا یەک جۆر شیرینی مەیە بەتەمام ئینشاءڵڵا ئەگەر تەمەن باقی بێ خۆی گەورە تەمەنمان پێ بەخشێ لە مانگی ڕەمەزانی پیرۆزە چەند جۆرێکی تر بێنم لە ئێستا یەک جۆرم لایە بەڵام ئینشاءڵڵا بە مانگی ڕەمەزان چەند جۆرە تریش دێنم پشتیوان بەخۆی گەورە. زۆر سوپاس سەربەرز و سەرفراز پێی سەرکەوتوو بیت کاپتن ساڵح نمونەی یەکێکە لەو گەنجانەی کە لە پێشودا ینی کاری خراپەی دەکرد لە تیکتۆک بەڵام ئێستا وازی لە هەموو ئەوانە هێناوە ئەمە دەبێتە نمونەیەک بۆ ئەو گەنجانەی کە ینی لە تۆڕە کۆمەڵاتەکان بە خراپی تۆڕی کۆمەڵاتی بەکاردێن و کاری نەشیا و دوور لە بەها کۆمەڵایەتەکان بەکاردێنەوە دەکرێت ینی بگەڕێنەوە بۆ ڕابردوو واز لە هەموو کارانە بێنن کە ئەنجامیان داوە ئەو کات کاپتن ساڵح بازەوە دەکات کە ینی هەر کەسێک کە بێت سەردانی بکات بۆی کە شیرین لا بکرێ دەستخۆشی لە دەکات بۆی کە گۆڕانکاریەکی لە ژیانی خۆیدا ئەنجام دا و بۆی کە هەموو ئەو تاوانانی کە لە ماوەکانی ڕابردوودا ئەنجامی داوە وازی لە هەر هەموو هێناوە ئێستا کار و کاسبی خۆی دەکات و بە هەوڵ و ماندووبوونی خۆی بژێوی ژیانی ڕۆژانەی دابین دەکات.